داواکارین لە شۆڤێرانی خۆشەویستی شاری خانەقین و دەوروبەری و گەرمیانیش لە دوێنێەوە دەستکرا بە پرۆژەی چاکردنی ڕێگەی حەمدین ئەوەی بحیرەکەی حەمدین. ئەجا ئەو ڕێگای دائەخرێ باشترین بژاردە بۆ وڵاتیان ڕێگەی ئیمامۆیسە لەبەرەوەی ڕێگەرگە داخراوە خەریکە چاکی ئەەکەن. ئەجا ئەم ڕێگایە نزیکەی 8 کیلومترە لە بدایەوە وا بزانام خەریکە سەبی ئەەکەن دوایەوە بۆ 3 تاکو 4 کیلومتر پردێکی بۆ دروستەکرێ. خۆدا نەزانن لە ساڵانی ڕابردوو بەهۆی زۆرەی ئاو کە لە بحیرەی حەمدین هاتە سەر جادەکە و ئەو ڕێگای هەمووی تێکیا. ئەجا دوای ئەویشە دوای ئەوە کە دەستکرا بە داواکاری هاوڵاتیان لەبەرەوە ئەم ڕێگەیە زۆر استراتیجیە بۆ منتیقەی بڵێن بەستنەوەی کوردستان لە ڕێگەی دیالە بە حکوومەتی ئیتیحادی. گرنگێکی لەوەیە کە دوو مەرزیشی لەسەر مەرزی پەرۆسخان و مەرزی منزەریەیش ئەو ڕێگای زۆر استراتیجیە و خزمەتی هاوڵاتیان زۆرەکە بۆ مەسئلەی نزیکبوونەوە لە ناوچەکانی خوار و عێراق. 40 تاکو 50 ڕۆژ جارێ مەبدەئیەن داخراوە لەبەر ئەوە خەریکە ڕێگاگە تعدیلەکەن ڕەنگیشە لە بدایە سەبێکیشی بکەن بۆ هاتوچۆ هاوڵاتیان.